سەرتان باش هەموو لایەقەکەی بێن. تیمی ژینگەیی رەفتار لەگەڵ لە ڕێژەی چالاکیە بەردەوامیەکانی ناو لەژێر دروشتی ئەو خۆراکی تۆ دەیخۆی بەژە هەر گەورەکراوە بە بەشداری چەندین سپۆری ژینگەی و کشتوکاڵی هەڵمەتی هۆشیاری دەربارەی زیان و کاریگەریەکانی پێی کیمیایی و کشتوکاڵیەکان لەسەر بەرهەمە خۆراکیەکان ڕادەگەێنێ. هاوکات کشتوکاڵی سروشتی پەیڕەوکردنی وەک چارەسەری بنەڕەتی پێشنیار دەکات. لە ماوەی هەڵمەتەکەیە ئێمە قسە و گفتوگۆ ئەکەین دەربارەی ئاسایشی خۆراک چییە و بۆچی گرنگە. زیان کاریگەریەکانی پێی کیمیایی لەسەر ژینگە چییە و چ زیانێکی لەسەر بەرهەمە خۆراکیەکان هەیە. پێی بایۆچار وەک جێگرەوەی پێی کیمیایی پێشنیار دەکەین. ئەمانە قسە لەسەرەوە بکەین کە کشتوکاڵیەکان هەمانن و زیان و کاریگەری ئەم کەرانە لەسەر ژینگە و بەرهەمشیان و کشتوکاڵی ئۆرگانیک و چۆنەتی پەیڕەوکردنی ئەم کشتوکاڵە پێشنیار دەکەین. و لە ماوەی ئەم هەڵمەتەیە ئێمە چەندین کۆڕ و سمینار بە بەشداری مامۆستایان و سپۆرانی ئەم بوارە بەڕێوەبین لە هەمان کاتان نامۆکەیەکیش بڵاوبکەینەوە. هەر لە چوارچێوەیە و لە چوارچێوەی ئەم هەڵمەتەیە ئەمڕۆ ئێمە میوانداریمان لە پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر محەممەد تەحسین معروف کرد بۆی بابەتێکمان پێشکەشکا دەربارەی پێی کیمیایی و کاریگەری لەسەر سیستەمی ژینگەیی و تەندروستی مرۆڤ. زۆر بەخێر بێ دکتۆر. زۆر سوپاس. سلام بێ. دکتۆر محەممەد تەحسین معروف خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە خۆراکی ڕواک واتە پلانت نیوتریشن. ئەم بڕوانامەی لە زانکۆی سلێمانی بەدەستهێناوە. هەروەها خاوەنی بڕوانامەی ماستەرە لە بەپیتی خار واتە سۆیل فەرتیلیتی کە لە زانکۆی سەلاحەدین هەولێر بەدەستی هێناوە. لە ساڵی 2002 تاکو ئێستا مامۆستایە لە بەشی سامانە سروشتیەکان کۆلێژی زانستە ئەندازیارە کشتوکاڵەکانی زانکۆی سلێمانی. پرۆفیسۆری یاریدەدەرە لە بواری خۆراکی ڕۆک و بەپیتی خار. بەشداری لە زۆرێک لە پانێڵ و کۆنفرانسە زانستیەکاندا کردووە لە ناو و دەرەوەی وڵات. ئەو بابەتی کە ئەمڕۆ مامۆستا دکتۆر محەممەد تەحسین پێشکەشمانەکە بابەتێکی زۆر گرنگە لە پەیوەندیدار ئەوەی کە ئەم پێینە کیمیایانە چ کاریگەریەک لەسەر ئیکۆسیستەم واتە ئەو ژینگەی کە ئێمە تیاژین ئەو سروشتێکی ئێمە تیاژین و هەروەها تەندروستی ئێمە وەکو مرۆڤ چییە. دوای ئەوەی کە دکتۆر بابەتەکەی خۆی پێشکەش کرد دەرگای گفتوگۆ کراوە ئەبێ بۆ ئێوە. فەرموو دکتۆر. زۆر سوپاس. دەست خۆش. سواسی ڕێکخراوەکەتان دەکەم. تەبەن زۆر سوپاسیش من و بە جەماعەت ناسان لە ڕاستیە ئەو ئەرکۆی لە پۆڵی من کردەوە دەستە خۆش بێخۆ. بەڕێزا نێوارەتان باش. ئەمڕۆ لە وەکو مامۆستا باسی لێ کرد لە درێژەیە و چالاکیانەی کە تیمی ژینگەیی ڕێکخراوی ئازادبوون بەرپایان کردووە بۆ ئەو کێشە زۆر جدیانەی کە لە ڕاستیدا ئێستا ڕوبەڕووی جیهان و ڕوبەری وڵاتەکەی ئێمەش بووەتەوە کە کێشەی بەکارهێنانی پەینە کیمیایی و مادە کیمیایە قڕکەرەکانن لەسەر ئەو بەرهەمە کشتوکاڵیانەی کە ئێمە ڕۆژانە و خواردنی ڕۆژانەمانەوە ڕۆژانە بەکارهێنین. ئینشەڵا گفتوگۆیەکی تێر و تەسەل و پێویست دەکەین و لە دوای ئەم پێشکەشکردنانەی من کە ئێستا ئەمڕۆ هەندێک زانیاریتان لەسەر پەینە کیمیایەکان و هەروەها کاریگەری و خراپی و باشەکانی لەسەر تەندروستی وەروە لەسەر ژینگەی بە شێوەیەکی گشتی. ئەمێ سەرەتا پەینتان پێ بناسێنم بۆ بەڕێزانەی کە زانیاریان لێ نییە. پەین چییە؟ پەین وەکو خۆی پێکهاتەیەکی سروشتی یاخود پێکهاتەیەکی دروستکراوی کارگەکانە کە لە کۆمەڵێک توخمی خۆراکی پێکاتەوە کە ئەم توخمە خۆراکیانە لە ڕاستیە ڕووەک وەکو خۆراک بەکارهێنێت بۆ گەشەکردن و زیادکردنی بەرهەمەکەی. تەمان بەپێی بوونی و دروستبوونی ئەم پەینانە دوو جۆری سەرەکیمان هەیە بە شێوەیەکی گشتی کە یەکیان پێوترێ پەینی ئۆرگانی کە ئۆرگانیک فێرتیلایزەرە و ئەوی تریشان پێوترێ پەینی کیمیایی کە کیمیکەڵ فێرتیلایزەرە. ئەوەی کە زۆر ئێمە مەبەستمانە و ئەمانەیە زۆر تیشک زیاتر بخەینە سەری پەینە کیمیاییەکەیە لە ڕاستیدا. ئاینا بە نسبەت پەینە عضویەکەوە یاخود بڵێن ئۆرگانیک فێرتیلایزەرەکەەوە کاریگەریەکی زۆر خراپی نییە، هەرچەند ئەویش لێرە و لەوێ قسە و باسی
جۆراجۆری لەسەر بەرهەمەکەی ئەو بەرهەمەی کە بە پێینی عوزویش بەرهەمە هێنرێت ئایا تەندروستە یاخود تەندروست نییە ئەوە شەر قسە و باسی لەسرە بەڵام زیاترین ئەو بەرهەمانەی کە ئێستا لە جیهانە بەرهەمە هێنرێت بەهۆی ئەو زۆربوونە زۆرەی ژمارەی دانیشتوان کە بەردەوامی لە زیادبوونایە پێویست بەوە کە بڕێکی زۆر لە خۆراک لە هەمان ئەو زەویە کشت و کاڵانەی کە ساڵانی پێشووتر هەبوون هەر هەمان ڕوبەرمان هەیە ڕوبەرەکان زیادیان نەکردووە کەمیان کردووە بەڕاستی ینی بە پێی زۆرێک قسەی ڕێکخراوە جیهانیەکان ئەو زەویانەی کە بۆ کشت و کاڵ گونجاون ساڵانە بەرەو خوار دابەزن ینی ڕێژەکەیان کەمەکات و بەرامبەری ئەوە ژمارەی دانیشتوانی زەوی بە بەردەوامی لە زیادبوونان کەواتە پێویست بەوە ئەکات کە بە هەمان ڕوبەر لە هەمان ڕوبەر بڕێکی زۆر خۆراک لەو زەویە کشت و کاڵیانە بەرهەم بێنێش بە بەکارهێنانی پەینە کیمیایەکان تەمان پەینە کیمیایەکان جۆریان زۆرە بە پێی جۆری ئەو توخمە خۆراکی کە تایەتی تەمان توخمە خۆراکیەکان بۆ معلوماتان دەواچێت زۆرتان ئەم خشتەیەتان دی بێمە خشتەی خولی توخمەکانە بە شێوەیەکی عام ژمارەیەکی زۆر توخممان هەیە لە کەونا بەڵام ئەم ژمارە زۆرە هەمی پێی ناوترێت توخمی خۆراکی ڕووەک حەڤە بۆ 20 دانە لەو توخمانە پێیانوترێت توخمی خۆراکی ڕووەک و ڕووەک بەکاریان نەهێنێ و ئێستاش لە بازار بە شێوەی پەینی کیمیایی هی هەر ئەو حەڤە بۆ 18 توخمە کە پیانوتێت توخمی خۆراکی لە بازارە بە شێوەی سەمادی کیمیایی یاخود پەینی کیمیایی وجودیان هەیە و جوتیار بە بەردەوامی بەکاریان نەهێنێ بۆیە وەکوتمان بە پێی جۆری توخمە خۆراکیەکە لە ناو پەینە کیمیایەکە جۆری پەینە کیمیایەکە گۆڕێ هەمانە یەک توخمی خۆراکی سەرەکی تایە هەمانە چەند توخمێکی خۆراکی سەرەکی تایە لەگەڵ توخمە خۆراکیە لاوەکیەکانە بە شێوەیەکی گشتی جسمی ڕووەک بە شێوەیەکی گشتی جسمی ڕووەک وەکو هەیکەل وەکو بینایی پێکهاتەی ڕووەکەکە زیاترین پێکهاتەی لە کاربۆن و هایدرۆژین و ئۆکسجینە بەڕاستی یعنی زیاتر لە 190 وەزنی وشکی کێشی وشکی ڕووەکەکان بەعام لە 190 کاربۆن هایدرۆژین ئۆکسجین پیکێنێت کە لە ڕاستیدا ئێمە وەکو مرۆڤ وەکو جوتیار دەستمان لە زیادکردنی ئەم سێ توخمە نییە بۆ زەوی و بۆ ڕووەکەکانمان چکە لە ڕاستیدا هەموو ڕووەکەکان کاربۆن هایدرۆژین ئۆکسجین لە سەرچاوی ئاو و لە سەرچاوی هەوا وەریەگرێ و بەردەستە بووی بەڵام ئەوەی کە زۆر کێشەیە و ڕووەک بەکاری هێنێت لە زیادکردنی گەشە و بەرهەمی خۆیان توخمە خۆراکیە کانزایەکانی ترن کە نایترۆژین و فسفۆر و پۆتاسیۆم و ئەوانی تریشن کە ئەو 16 بۆ 7 توخمەی کە وتمان وجودیان هەیە و بە توخمی خۆراکی دانرن ئەمانن کە جوتیار بە شێوەی پەینی کیمیایی لە بازاڕی کڕێت و بۆ زەویەکانی بەکارهێنێت و ئەو کێشە تەندروستیە ژینگەیە گەورەیە لە ئەنجامی بەکارهێنانی ئەو پەینە کیمیاییانەوە دەستمان بەردەست ئەبن یاخود دروست ئەبن کە لە بەکارهێنانی ئەو جۆرە پەینانەوە بەکارهێنێت طبعا ئەمە هەر بۆ معلوماتان بڕی توخمە خۆراکیەکانە لە خاکی کوردستانە بە شێوەیەکی عام نسبەتێکی کەم لە زۆربەی زۆری توخمە خۆراکیەکان لە خاکی کوردستان هەیە بۆیە زۆربەی جار تەوسیە یاخود ڕێنمونی بۆ زەویە کشت و کاڵەکانمان بەکارهێنانی پەینە بەو جۆرەی کە ئێمە مەبەستمانە نەک جوتیار مەبەستێتی ئێمە وەکو بواری ئەکادیمی و زانستی کە دەڵێن دەبێت بە شێوەیەکی زانستی بەکاربێنێت دوایی لە زیاتر تەفسیلی پێدەین لە باسەکەمان طبعا وەکو وتمان ئەو ژمارە زۆری دانیشتوان کە زیادی کردووە و ئەو ڕوبەرە کەمەی زەوی کە ڕوبەرێکی چەند ساڵانی پێشووتر هەمان ڕوبەرە و کەمیشی کردووە پێویستمان بەوە هەیە ئێمە پەیڕە و پرۆگرام و یاسایەکی وا دابڕێژین کە بە شێوەیەکی زانستی بتوانین زەویە کشت و کاڵەکانمان بەکاربهێنین و بەرهەمێکی کشت و کاڵیمان دەست بکەوێت کە ئەم بەرهەمە کشت و کاڵیە کەمترین کاریگەری هەبێت لەسەر تەندروستی مرۆڤی بەکارهێنێت و لەسەر پیسبوونی ژینگەی ناوچەکەش ئەویش پەیڕەوکردنی پەیڕە و پرۆگرامێکی تایبەت بە بەڕێوەبردنی بە پیتی خاکسۆ فێرتیلیتی کە دوایی باسی لێەکەین و بەڕێوەبردنی توخمە خۆراکیەکانی ناوخاک و بەڕێوەبردنی سیفاتە یاخود تایبەتمەندە کیمیایی و فیزیاییەکانی خاکەویش خۆی لە کۆمەڵێک سیفاتی تایبەت ئەبینێتەوە لە سەروی هەمیانەوە دەرەجەی ترشێتی و تفتێتی کە PH پێوترێ و هەروەها دەرەجەی
ملوحە ئیسی و هاکەزا کۆمەڵە سیفاتی تریش کە ئەمانە هەمیان پێویستە بە شێوەیەکی زانستی بەڕێوەبرێن و لە کۆتاییشدا پێویستمان بەوە هەیە بەم هەموو پەیڕۆ و پرۆگرامە تایبەتی کە بۆ ئەمانەدایە ڕێژین ئێمە بەرهەمێکی باشمان لە زێوە کشتتوکاڵەکانمان دەست بکەوێت ئەویش بە دیاریکردن و دراسەکردنی سیفاتی تایبەتی ئەو خاکەی کە ئێمە زەویەکەمان یاخود خاکەکەمان بۆ کشتتوکاڵێکی تایبەت بەکارێنین ئەبێ بزانین تایبەتمەندیەکەی چۆنە و چ سیفەتێکی هەیە و چ گونجاندنێکی ئەتوانین بۆ بکەین لەگەڵ ئەو ڕۆکەی کە دامانچاندووە وهروەها ئەو جۆرە پەینە کیمیاییە یاخود پەینە ناکیمیاییەش کە بۆ زەویەکەمان بەکارێنین بە بزانین چ جۆرێکە و بە چ بڕێکیش بەکارێنین ئەمانە طبعاً هەمووی ڕێگە و باشکردنی ئەو کردارەیە کە ئێمە پێڵێن کردداری داچاندن و کشتتوکاڵکردنی زەویەکانمان و بەرهەمهێنان و دەستخستنی خۆراکی پێویست بۆ مرۆڤەکان بۆ کەسەکانی کە اعتیمادی یاخود تەواویان لەسەر ئەو بەرهەمە کشتتوکاڵیانێ. طبعاً پەینی ئۆرگانیک یاخود ئۆرگانیک فێرتلایزەر وەکو پێشتریش ئاماژەیەکی کەممان پێدا ئەم پەینە لە ڕاستیدا بە دۆستی ژینگەدا دەنرێت بەڵام لە ڕووی بازرگانی و لە ڕووی ئابوووریەوە زۆر سوودی نییە بۆ جووتیان لەبەرەوەی هەم سعرەکەی گرانە و هەم ئەو بڕە بەرهەمەشی کە لە زەویەکی داچێنرا و بە کشتتوکاڵێکی دیاریکرا و پەینکردن بە پەینی عضوی ئەو بەرهەمەی کە دەستێکەوێت زۆر کەمترە لەو بەرهەمەی کە بە پەینێکی کیمیایی دەستێکەوێت لە ڕاستیە جووتیان هەم دیز ئەو بڕی کە وەکو سەماد یاخ وەکو پەینی ئۆرگانی کە جووتیار بەکارێ هێنێت مقابلی ئەو بڕی کە وەکو پەینی کیمیایی یاخود کیمیکەل فێرتیلایزەر جووتیار بەکارێنێت زۆر جیاوازن یعنی بە نمونە ئەگەر زەویەک پێویستی بە 50 کیلۆگرام نایترۆجین هەبێ بۆ هێکتارێک بۆ داچاندنی هەر جۆرێک لە ڕووەک باس لەوە ناکەین مقابلی ئەوە پێویستی بە چەند تەنێک لە سەمادی عضوی هەیە بەڕاستی هەم کولفەیەکی زیاترەکەوێتە سەر شووتیارەکە و هەم لەو لاشەوە دەستکەوتێکی کەمتری هەیە بەڵام لە ڕووی تەندروستیەوە بە تەکید هەندێک باشتر هەرچەندە لێرە و لەوێش کەسە مختصەکانی ئەم بوارانە قسەی جۆرا و جۆریان هەیە لەسەر ئەو خۆراکانەی کە بە بەرهەمی پەینی عضویش بەرهەمێنرێن ئایا تەندروستن یاخود تەندروستین بەڵام بە تەکید و پشتڕاست کراوەتەوە لە زۆربەی زۆری وڵاتە پێشکەوتەکانی جیهان و لە زۆربەی زۆری ئەو ناوەندە ئەکادمی زانستیانەی کە توێژینەوەیان لەسەر بەکارهێنانی پەینی کیمیایی کردووە بە تەکید پشتڕاستی ئەوە کراوەتەوە کە ئەم پەینە سەرچاوەی زۆرێک لە نەخۆشیەکانی مرۆڤ و پیسبوونی ژینگەیە بەڵام لە ڕووی ئابووری و بازرگانیەوە سوودمەندە جووتیار سوودی لێبینێ بڕێکی زۆر بەرهەمی لێ دەسەکەوێت بەڵام لە ڕاستیدا ئەو بڕە بەرهەمە بە پێی قسەی زۆرێک لە شارەزایان و ئەو کەسانی کە توێژینەوە لەم بوارە بە ئەنجامیان گەیاندووە بە تەکید کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر پیسبوونی ژینگە و تەندروستی مرۆڤەکان هەر پەینە کیمیاییەکان نین بەڕێزان یعنی کۆمەڵێک موادی کیمیایی تریش هەیە کە لە کشتتوکاڵکردن و لە زراعەتکردنە براجووتیارەکان بەکارهێنن دیارترینیان مادە کیمیایە قڕکەرە جۆرا و جۆرەکانن و بە تایبەتتریش ئەوانەشی کە ڕێپێدراونین بابن ڕێپێدراوی نێودەوڵەتیان نییە زۆر کاریگەری خراپیان هەیە لەسەر تەندروستی مرۆڤ بەڕاستی یعنی کاتێک ئەمێنێتەوە بەسەر لاشەی ئەو ڕووەکەی جسمی ئەو ڕووەکەی کە من و تۆ بەکارهێنین بەرهەمەکەی یاخود جاری واشەیەچێتە ناو جسمی ڕووەکەکە و من و تۆ لە سیستەمی خۆراکی ڕۆژانەمانە بەکارهێن بۆیە کاریگەری پەین بە تایبەت پەینی کیمیایی بەڕێزان زۆر دیارە و زۆر لەلایەن زۆرێک لە زانە نێودەوڵەتی و جیهانیەکان و پشتڕاستی ئەوە کراوەتەوە کە کاریگەری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ و لەسەر ژینگە لە ڕێی کاریگەری لەسەر ئەو خاکەی کە پەینەکەی بۆ بەکارهێنرێت بە تەکید خاکەکە پیسەکات بۆ مروری زەمن بۆ چەندین ساڵ بە تایبەت سەمادی کیمیایی نایترۆجینی کە نیترات و نیتریتێکی زۆر پیسە خاتە ناو خاکەکەوە بۆ چەندین ساڵ لە خاکەکەشا ئەمێنێتەوە و هەروەها سەرچاو ئاویەکانی ئەو ناوچەش پیسەکات بەڕاستی یعنی ئەو بڕە زۆرەی لەو سەمادە کیمیایە کە بەکارهێنرێت وەکوتمان بە تایبەت سەمادی کیمیایی نایترۆجینی ئەو ئاوانەی کە ئێمە وەکو سەرچاوی ئاوی خواردنەوەش بەکارهێنین ئەویشمان بۆ پیسەکان و هەروەها ئەو خۆراکەشی کە لەو زەویانە بەرهەمێنێت هەم دیس خۆراکێکی ناتەندروست و لە ڕاستیدا پیسە قابلی ئەوە نییە بخورێت بەڕاستی بڕۆ شیکردنەوە بۆ ئەو بەرهەمانە بکە کە بە سەمادی کیمیایی زۆر بەرهەم هێنراون بڕۆ شیکردنەوە و تەحلیل و شیکاریان بۆ بکە بزانێت چەندێک لەو توخمە خۆراکیە لەو توخمە پیسانەی تایە کە من و تۆ
حتا ئاژەڵەکانیش کە ئەیخۆن تووشی نەخۆشییانەکان. بۆیە ئەمانە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگن بەپێی وتەی زۆرێک لە ڕێکخراوە جیهانیەکان بە تایبەتی ڕێکخراوی فاو کە ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی جیهانیە بۆ ساڵی 2023 ئەڵێ زیاتر لە 135 هەموو خاکی جیهان خراپ و پیس بووە تەلەوسی پێسەراتوە. یەکێک لەو سەرچاوانە بەکارهێنانی سەمادە کیمیایی موادە کیمیایە کشتتوکاڵەکانن بەڕاستی. ناڵێن هەمی لە 135 هەمووی موادی کیمیایی و پەینی کیمیایی زەراعی پیسی گرۆ، بەڵام یەکێک لە هۆکارەکان ئەوە بەڕاستی. بۆیە زۆر لە ڕێکخراوە جیهانیەکان وەکو WHO وەکو فاو وەکو دەستگای پاراستنی ژینگەی ئەمریکی ئیپا و زۆرێک لە ڕێکخراوەکانی تریش کە لێرە من لە ڕاستیە ئاماژەم پێ نەداوە تاکیدیان لەوە کردوێتەوە کە بەکارهێنانی سەمادی کیمیایی سەرچاوی سەرەکی نەخۆشیە بۆ مرۆڤ و سەرچاوی سەرەکی پیسبوون و تەلەوسی ئاو و هەوا و خاکیشە بەڕاستی. بەتایبەت لە سەمادی کیمیایی نایترۆجینی بەڕێزان زۆر جێگای داخک لە هەندێک شوێن زیاتر لە 300 کیلۆگرام نایترۆجین بۆ هێکتارێک بەکارهێنرێت. یعنی ئەم بڕا زۆرە بڕێکی زۆرە لە سەمادی کیمیایی نایترۆجینی بەڵێ لەواچێ وەکو دەستکەوتێکی باشی هەبێت مەسەلەن ئەگەر ئەوانەی کە تەمەنیان هەیە زەراعەتیان کرد بێت و ئێستا زەراعەتیان دی بێ مەسەلەن مەساحەیەکی 1.2 لەواچێ چەند سەد تەنێک بەرهەمی هەبوو بێت ئێستا چەند هەزار تەنێک بەرهەمی هەیە بۆ سەمادە کیمیاییە، بەڵام لە ڕاستیدا ئەو چەند سەد تەن بەرهەم ئەو چەند کیلۆیەی کە جاران بەرهەمی هەبووە عفو جاران بەرهەمی هەبووە بەرهەمێکی خۆراکی تەندروست و کەمترین بڕی نیترات و توخمە خۆراکیە یاخود توخمە پیسە ژەهراویەکانی تیا بۆ بەڕاستی. بۆیە هەموو ئەمانە بێ کێشەیەکی زۆر جددیە بە جددی وەربگیرێت و هەوڵی بۆ بدرێت، بەڵام بەداخەوە لێرە و لەوێ لە وڵاتان کۆربەندی زۆر گەورە کۆبوونەوەی وڵاتانی زۆر گەورە لە زۆر بوار و زۆر کێشەی تری پیسبوونی ژینگە کراوە، بەڵام کەمترین جار باسی سەرچاوەکانی پیسبوونی ژینگە و نەخۆشی کراوە بە سەمادی کیمیایی بەڕاستی. بۆیە ئەمەش هۆکارەکەی لەواچێ کۆمەڵێک هۆکاری تری لە پشتەوە بێ بەڕاستی. لە هەندێک شوێنی جیهاننا بەڕاستی سەرچاوی خۆراکیان دەست ناکەوێت زیادی کە نۆک و پەین بۆ زەویەکانیان و بتوانن خۆراکی پێویست بۆ خۆیان و کە سوکار و دانیشتوانی وڵاتەکانیان دەستکەوێت بۆی هەژاریەوە، بەڵام لە هەندێک شوێن زۆر زیاد لە پێویستی خۆیان بەکارهێنن. یەکێک لەو شوێنانە بەڕاستی لای خۆمانە، یعنی زۆر زیاد لە پێویستی زەویەکەمان ئێمە ئەچین سەمادی کیمیایی نایترۆجینی بەکارهێنین. تەمەن بۆ زانیاریتان نیوەی زیاتری دانیشتوانی زەوی پشت بۆ خۆراکە بەسن کەسە بە سەمادی کیمیایی بەرهەمهێنرێت. یعنی زۆرێک لە شارەزایان باس لەوەکەن ساڵانە زیاتر لە 120 ملیۆن تەن بە سەمادی کیمیایی نایترۆجینی بەرهەمهێنرێت و بەکاریشە هێنرێت. ئەمە کێشەکەیە. لەو کەمیەتە زیاتر لە 80 ملیۆن تەنی تەلەوسە پیسبوونەکان. یعنی ئمە بڕێکی زۆرە بەڕاستی. بۆیە شارەزایان باس لەوەکەن کە ئەو پیسبوونەی نایترۆجین ئەو تەلەوسەی نایترۆجینەی کە بۆ ئاو هەوا و بۆ خاکیش زۆرترین بڕەکەی لە بواری کشتتوکاڵە خۆی دەبینێتەوە بەڕاست. ئێمە باس لە کاریگەری پەینی بەتایبەت پەینی کیمیایی بکەین لەسەر تەندروستی مرۆڤ. ئێستا هەندێک باسمان کرد کە پەینی کیمیایی لە چی پێک هاتۆ و چۆن بەکارهێنرێت و منەظەمە یاخود ڕێکخراوە جیهانیەکانیش چۆن باسییان لێ کردووە. لەبەرەوەی پەینی کیمیایی لە ئەسڵ خۆی لە پێکهاتەکەیە کۆمەڵێک توخمی خۆراکی و توخمی تریشی تایە و هەروەها لە کاتی بەکارهێنانیشانە لەسەر زەویەکە کۆمەڵێک توخمی تر کە پێیانێتێت تۆکسیک ئلیمنتەکان، یعنی توخمە قورسەکان یاخود توخمە ژەهراویەکان چالاک و سربەخۆ ئەکەن لە ناو خاک و لە ناو ئاوەکەشدا بە تەئکید کاریگەری خراپیان هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان، بەتایبەت پەینی کیمیایی نایترۆجینی. ینی زۆر تاکید لە پەینی کیمیایی نایترۆجینیەکەینەوە کە یەکێک لە پێکهاتەکانی ئەم پەینە کیمیایی نایترۆجینیانە کە دروستیەکان نیتراتی ئامۆنیۆمە. بەڕێزان ئەم مادەیە لە کاتی بەکارهێنانیە کەسی بەکارهێنەر کاتێک بەر یەکەوتنێ بێت، بەر جسمێکەوێت، بەر لاشەیەکەوێت، بەر پێستێکەوێت، بەر چاوێکەوێت، بەر دەمولووتێکەوێت، ئەچێتەوە ماڵەوە بە جلەکانی وەمێنێتەوە مناڵەکانی دەستی تێوەیەن خۆراکە خوا بە لەواچە بە یەک پاکردنەوەی ئاوی ئەتیادی دەستی شۆرد بێت خۆراکە خواچێتە ناو جسمیەوە. کاریگەری زۆر خراپیە بێت لەسەری، یعنی کاریگەری خراپیە بێت لەسەر دەست و دەم و چاو و
جیهازی هەناسەدان و سیەکانی و هەروەها کۆمەڵێک توخمی خراپی تر کە ئەم توخمانە وەکو قڕقوشم و جیوە و هەکازا ئەوانێتی کە پێیان دەوترێت تۆکسیک ئلیمەنتەکان سەربەخۆی ئەکات لە ڕاستیە، یعنی وای لێ ئەکات ئازاد بێت یا وای لێ ئەکات ئەڤەیلەبڵ بێت، ڕووەکەکە بتوانێت هەڵی بمژێت، ئیمتیساسی بکات، بچێتە ناو جسمی ڕووەکەکەوە. بەیانی من و تۆ ئەو ڕووەکە بەکارێنین، هەمان ئەو توخمانەی کە هەڵی مژیوە چۆتە ناو جسمی ڕووەکەکەەوە چێتە ناو جسمی من و تۆشەوە، کە سەرچاوەی سەرەکی زۆرێک لە نەخۆشیە باوەکانی گورچیلە و میزەڵدان و سیەکانن لە زۆرێک لە مرۆڤەکانە کە بەدیەکەوتنیان لەسەر ئەم مادانە هەیە. لە خراپترین کاریگەریەکانی پێینی کیمیایی بە تایبەتی پێینی کیمیایی نایترۆجینی دروستکردنی نیترات و نیتریتە کە ئەمە دوو پێکهاتی زۆر ژەهرن. ئێستا بڕۆ تەحلیل بۆ زۆرێک لە خۆراکەکانی بازار کە لەواتە نیترات و نیتریتی تیابێت. بەڕاستی سەرچاوەی هەرچی نەخۆشی کە تووشی من و تۆ ئەبێت یەکێک لە سەرچاوەکانی نیترات و نیتریتە، و یەکێک لە سەرچاوەکانیشی کە من و تۆ هاتۆتە ناو جسممان و ئەو خۆراکەیەکە بە سەمادی کیمیایی بە تایبەت نایترۆجینی بەخێوکراوە گەورەکراوە. بۆیە ئەم نیترات و نیتریتە بە تایبەتی لە زۆرێک لە مناڵەکانە جاری وا هەیە دەرەکەوێت کە نەخۆشیە باوەکانی خوێن کە نەخۆشی میسۆگلۆبینی پێوترێشین بوونەوەی جسمی مناڵەکەی و هەندێک جار لە هۆشچوونی تووشەکەەوە لەوشە بێتە هۆی مردنی منداڵەکە بەڕاستی. و هەروەها کۆمەڵێک نەخۆشی تر وەکو نەخۆشی لە بیرچوونە زەهایمەر تووشی ئینسانەکانەکە، نەخۆشی شەکرە و زۆرێک لە نەخۆشیەکانی تریش بەڕاستی. لە پیسترین و خراپترین کاریگەریەکانی ئەم سەمادی نایترۆجینە کاریگەری ئەم سەمادی نایترۆجینەیە لەسەر زیادبوونی نیترات و نیتریت لە ناو جسمی من و تووە کە ئەم نیترات و نیتریتە زۆر بوو لەگەڵ پرۆتینەکان و ئەمینەکانە کارلێکەکە و ئەبێتە هۆی تێکدانی DNA، ئەبێتە هۆی تێکدانی پێکهاتە چەورەکانی جسمی من و تۆ، ئۆکسجین و تێکەدا خانەکان لە تێکە چێت تووشی نەخۆشی سەرەتان دەکات، تووشی نەخۆشی شێرپەنجە دەکات، بە تایبەت نیتراتی سۆدیۆم کە لە ڕاستیدا زیادبوونی ئەم بڕی نیتراتی سۆدیۆمە سەرەتانی گەدە، سەرەتانی پرۆستات، سەرەتانی خوێن، سەرەتانی مێشک تووشی مرۆڤەکات. ناڵین لە 100% سەرچاوەی توشبوون بە نەخۆشی سەرەتان ئەم نیتراتێ، بەڵام یەکێکە لە هۆکارەکان. ئەگەر من و تۆ بتوانین ئەمە کەم بکەینەوە ڕێگریەکەکەین لە یەکێک لە هۆکارەکانی توشبوونی ئینسان بەو نەخۆشیە پیسانی کە باسی لێواکەین. ئەگەر تەماشایەکی ئەو ڕسمە بکەیت، ئەمە کۆمەڵێک لەو نەخۆشیانی لە ڕاستیان من لەو توێژینەوانی کە خوێندومەتەوە هەڵم بژاردووە، ئەینا هەر یەکێک لەو نەخۆشیانە لەوە چەند نەخۆشیێکی تریشی پێوە بێت. تووشی نەخۆشی دڵتەکە لەوە لە ڕێش و تووشی نەخۆشی زەختی شو بکە بەڕاستی. ئەنیەوە لە بواری تەندروستی و پزیشکیە لەوە من زۆر زانیاریم لەسەری نەیە، بەڵام هەموو ئەو توێژینەوانەی کە کراوە زۆرێک لە سەرچاوەکانیشم داناوە من لێرە هەمووی باسی لەوەکەن کە پەیوەندیەکی تەواوی ئەم نەخۆشیە هەیە لەگەڵ ئەو پەینە کیمیاییە نایترۆجینەی کە سەرچاوی دروستبوونی نیترات و نیتریتە لەو خۆراکە ڕۆژانەی یاخود لەو ئاوەی کە من و تۆ بەکارێنین ڕۆژان. بەداخەوە ئەمە تەحلیلی توربەی ناوچەی سلێمانیە بۆ توخمە تۆکسیک ئلیمەنتەکان، توخمە ژەهراویەکان. بەڕاستی ئەو ڕێژەیە کەم نییە، ئەم تەحلیلانە خۆمان کردومانەیە، ئەو ڕێژەیە کەم نییە، بەڵێ لە زۆر وڵاتی تر کەمترە، بەڵام هەر زۆرە. ئەمە تەحلیلی سەرچاوی ئاوی خواردنەوەی سلێمانیە، سەرچنار و هەردوو دوکانەکەش، دوکانی یەک و دوکانی دوو، بەڵێ لە خوار ڕێژەی ڕێگەی پێدراوی WHO جیهانیە، بەڵام هەر زۆرە بەڕێزان. یعنی لەواچێ ئەمە ساڵی 2019 کردومانە، ئیسا گەر تەحلیل بکەین لەواچێت زیادی کردبێت، چەند ساڵێکی تر بکە زیاد دەکات، بۆ چکە بەردەوام ئێمە سەمادی کیمیایی بەکارهێنین. یەکێک لە هۆکارەکانی بەکارهێنانی سەمادی کیمیایی زۆربوونی ئەم تۆکسیک ئلیمەنتانەیە لە سەرچاوی ئاو و هەوا و خاکە کەشمانە بەڕاستی، کە وەکو وتمان زۆرێک لە سەرچاوە نەخۆشیە پیسەکان ئەم توخمە قورسانە ئەم تۆکسیک ئلیمەنتانەیە. لەگەڵ ئەوە پەینی کیمیایی کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر پیسبوونی ژینگە. ئەمان ژینگەمان بۆ پیسەکات، بە تایبەت سەمادی کیمیایی نایترۆجینی و فسفۆریش. ژینگەی ئاومان بۆ پیسەکات، هەرچی زیندەوەری ناو ئاوەی کوژێ چۆن نەیکوژێ، مەسەڵەن ئەو سەمادە کیمیاییە ئەچێتە ناو ئاوەکەوە سەرچاوی دروستبوونی ڕووەکە ئاویەکانن بەسەر ڕووی ئاوەکەوە
لە دوای مردنی ئەم ڕۆکە ئاویانە کردداری شیبوونەوەی جسمی ئەو ڕۆکانە ئەو ئۆکسسیژینە بەکارێنێ کە ماسی و زیندەوەرە ئاویەکان بەکارێهێنن. نەمانی ئۆکسسیژین یانەوە تا ماسیەکان لە ناوەچن، زیندەوەرە ئاویەکان لە ناوەچن یانەوە تا ئەو شوێنە جێهێڵن. بۆیە کێشەیەکی زۆر گەورە بۆ ژینگەی ئاوەکانمان دروستەکە بەڕاستی لەواچە لێوە نمونەی ئاومان هەبێت کە پێشتر ماسی و زیندەوەر و لەواچە خەڵک ڕاوە ماسی کردبێت تایە ئێستا هیچی تیان نەبێت. یەکێک لە سەرچاوەکانی بەکارهێنانی زۆری ئەو سەمادە کیمیاییەکە ئێستا بەکارهێنرێت. هەروەها وەکو پێشتری شتمان زۆرێک لە توخمە تۆکسیکەکان یاخود توخمە قورسەکان چالاکەکات لە ناو ئاوە سەربەخۆوە بن، لە ناو خاکەکە سەربەخۆوە بن و کاتەش ئەبنە هۆی پیسبوونی ئاو خاکەکەش. دیارترین و کێشەترین کێشەکە سەمادی کیمیایی بە تایبەت کیمیایی نایترۆجینی بۆ ژینگەی دروستەکات کردداری گەرمبوونی بەرگەهەوای زەویە بەڕێزان. یعنی لەواتە ساڵانە چەند ساڵێک جارێک کۆربەندی جیهانی بگیرێت لەسەر گەرمبوونی بەرگەهەوای زەوی سەرچاوەکەی CO2 بەڵێ CO2 ئەی نایترۆجین بۆ پێشگوێ خراوە. بەڕێزان ئەو سەمادە نایترۆجینی کە ساڵانە بەکارهێنرێت ئۆکسیدی نایترۆجینی لێبەرهێنێت کە سەرچاوەیەکی سەرەکی گەرمبوونی بەرگەهەوای زەویە. بەڕێزان N2O زۆرێک لە کێشینەوەکان ئاماژە بەوە ئەکەن یەک کێش لە N2O 300 جار کاریگەری خراپترە لەسەر گەرمبوونی بەرگەهەوای زەوی لە چاو یەک کێش لە CO2 300 جار زیاتر. ئەی بۆ پشتگوێ خراوە. خراپەیەکی تری ئەوەشە کە ئەم ئۆکسیدی نایترۆجینە بۆ زیاتر لە 100 ساڵ لە بەرگەهەوای زەوی ئامێنێتەوە. کەواتە لەبەرم هۆکارانە زۆرێک لە توێژەرانی بواری ژینگەی جیهانی پێیان وایە کە یەکێک لە کاریگەریە زۆر خراپەکان لەسەر تەندروستی مرۆڤ هەروە لەسەر پیسبوونی ژینگەش بەکارهێنانی سەمادی کیمیاییە لە بواری کشتتوکاڵیە و بەتایبەت سەمادی کیمیایی نایترۆجینی. بۆیە بە زانستیکردنی ئەم بەکارهێنانە ئێمە وەکو کەسی تایبەت لەم بوارە ڕێنمونی براجوتیارەکانەکەین زەویەکانیان بەڵێ تەسمیدی بکەن، ناڵێن تەسمیدی مەکەن، سەمادی بۆ ئیزافە بکەن، بەڵام بە ڕێژەیە کە زەویەکە ئەوەنەی پێویست بێت بەڕاستی، یعنی بە شێوەیەکی زانستی، یعنی ڕاوبۆچوونی خەڵکی زانستی وەربگرن باشترە لەوەی کە بۆ شێوە هەڕەمەکێ بەکارهێنن تەندروستی خۆیان تێکەدەن، تەندروستی کەسی چواردەور و کۆمەڵگا شتێکەدەن و دەبنەهۆی یەکێک لە هۆکارەکانی سەرچاوەی پیسبوونی ژینگە و نەخۆشکەوتنی مرۆڤەکان. ئەم ڕسمە کاریگەری ڕاستەوخۆی قڕکەر و پەینە کیمیاییەکانمان پیشانەدات بە شێوەیەکی ڕاستەخۆ و ناڕاستەخۆ لەسەر پیسبوونی ژینگەی ڕووەک و ژینگەی خاک و ڕنژینگەی ئاو و ژینگەی هەواش بەڕاستی. ئەنی کاتێک کە سەمادەکە بەکارهێنرێت هەندێکی ڕۆکەکان هەڵێمژێت و کاتێک سەمادەکەش بەکارهێنرێت و پێشتر باسمان کرد تۆکسیک ئلیمنتەکانیش چالاکەکە و نێشتن ناو جسمی ڕۆکەکەەوە. من بەرهەمی ئەم دارە ئەخۆم لە ناو جسمی بەرهەمەکە لە ناو بەرهەمی ڕۆکەکەشە ئەو تۆکسیکی ئلیمنتە ئەمێنێتەوە ئەو نیتراتە ئەمێنێتەوە چێت ناو جسمی منیشۆ. شیبوونەوەی بەسەرایەت ئەچێتە ناو خاکەوە لەگەڵ دەنگکۆڵەکانی خاکایە کە گرێت نیترات بۆ ماوەیەکی زۆر لە خاک ئامێنێتەوە بابزانن، بۆ ماوەیەکی زۆر تەمەنی درێژە. هەرەوە نییە ئەم ساڵ بڵێ وازم لێناوە ساڵی دوایەوەشە تێی ماوەتەوە بەڕاستی، یانەوە تا ئەچێتە ناو ئاوی ژێر زەویەوە، ئەچێت ناو ئاوی ژێر زەویەوە یاخود بەسەر زەویەکە لە ڕێی لافا و ئاوە ئەڕواتە ناو نزیکترین سەرچاوەی ئاوی ئەو ناوچەیەوە، دوای بە هەڵمبوونی ئەچێتە ناو هەواوە، هەواشم بۆ پیسەکات، ترشە باران و بارانی پیسم بۆ دروستەکان، جارێکی ترش دابارێتەوە سەر ڕۆکەکانی ئەو ناوچانەی ئەو جوتیارەی کە سەمادیشی بەکارنەهێناوە، ئەویشم بۆ پیسەکە بەڕاست. بۆیە کێشینێکی زۆر گەورە و جددیە، پێویستە هەر کەسە لە لای خۆیەوە هەر کەسە بە پێی مەکانە و مەرتەبەی خۆی هەوڵی کەمکردنەوەی ئەم کێشانە بدات بەڕاستی. ئەمە یەکێکتری لە پیسبوونەکانی نایترۆجین دروستبوونی ئامۆنیایە NH3 کە سەرچاوەی زیاتر لە 1992 هەموو ئەو ئامۆنیایی کە لە هاوای جەویە هەیە سەمادی کیمیایی بەکارهێنانی سەمادی کیمیاییە بەڕاستی، کە زیاتر لە 1965 پاشماوەی ئاژەڵی و لە وەرگاکانە ئەوە لێ خۆی لێی بەرزەبێتەوە چێتە هەوای جەویەوە، زیاتر لە 1970 بەکارهێنانی سەمادی کیمیاییە کە هیچ بەپێی جۆری سەمادە کیمیاییەکان ڕێژەکەی گۆڕێت. سەمادی کیمیایی یۆریا
کەیسە جوتیار پێڵە کوتە سپێکە باشە ئەمە کە یۆریای پێوترێ ئەمە بڕێکی زۆر زۆر لە ئامۆنیان بۆ کاتە هەوای جەویەوە بەڕاستی بە پێی دەرەجزادبوونی دەرەجەی حرارە و سەرچاوەکانیش ئەو ڕێژەیە گۆڕێت کەمێکیشی زیاتر لە 90 سەرچاوەکانی تری سەما دەکە بەکارهێنرێت. بەڕێزان ئێستا لە جیهاندا زۆر ڕێگە و مادەی تر بەکارهێنرێت لە وڵاتە پێشکەوتۆکانە توێژینەوەی لەسەر کراوە. هیوادارم لای خۆشمان کەسی مختص لەم بوارە توێژینەوە لەم بوارانە زۆر بکەن و ئەو توێژینانش کە ئیکەن هەر لە ڕەفەکانە دای نەنێن بتوانن لەگەڵ براجوتیارەکانە کۆنتاکتێکی باشیان هەبێت و ئەوانیش بتوانن ئەو توێژینەوانەی ئەوان بکەن بەکردار بەڕاستی. یعنی ئەم مادانەی کە ئێمە لێرە باسێکەین وە کۆمەڵێک مادەی تریشەیە شەڵا لە مەجالێکی ترا توانین باس لەوانیش بکەین ئەمانە سەرچاوەی کەمکردنەوەی ئەو پیسبوونن کە سەمادی کیمیایی نایترۆجینەکان. یعنی ناهێڵێ نایترۆجینەکە بڕژێتە ناو ئاوی خواردنەوەمانە، ناهێڵێ نایترۆجینەکە بگۆڕێتە سەر شێوەی نیتراتی ژەهراوی کە دیارترین ئەو مادانەت دایمیثایل پایرۆزۆڵ فۆسفاتە کە ئەمە مادەیەکی خۆراکیە کە ترشی چەوریتیایە و ڕۆکەکان بەکارهێنن لە دروستکردنی کلۆرۆفیل و زۆر لە پێکاتەکانی تری جسمیانە کەمترین تەلەوسەکات ئەم مادەیە کەمترین پیسبوونەکات و دەور و ڕۆڵێکی نزیکی پەیمیشی هەیە بەڕاستی و هەروەها مادەی تریشمان هەیە وەکو مادەی ترشی ئەسیتیک ئەسید و هەروەها مادەی ترشی فسفۆریک ئۆکسیدی مەگنیسیۆم و مادەیەکی تریشمان هەیە پێوترێت داب کە خۆشبەختانە ئێستا زۆر لە براجوتیارەکانمان نازانم معلوماتان هەبێ ئێستا داب بەکارهێنن. داب کەمترین تەلەوسەکات بەڕێزان. داب جۆرێکی تری سەمادی کیمیاییە کە لە سەمادی یا لە خود تخمی خۆراکی نایترۆجین کە لە 180 نایترۆجینە لە 146 فسفۆرە هەردووکیان بێکۆ کەمترین تەلەوسەکە ئەویش پیسبوو نەکات بەڵام زۆر زۆر کەمتر لەو تەلەوسەی کە سەمادی کیمیایی نایترۆجینی یۆریایی کات. ئەگەر بکرێت ئەمانە بەکار بهێنرێت وەکو لە وێنەکانە ئەیبینین ئۆکسیدی مەگنیسیۆمەکە نایترۆجین ئەگرێتە خۆی ترشی فسفۆریکەکە هەر نایترۆجین ئەگرێتە خۆی ئەسیتیک ئەسیدەکەش نایترۆجین ئەگرێتە خۆی. یعنی چی نایترۆجین ئەگرێت خۆی کارلێک من ئەم مادانەم ناوە سەلاجە بەڕاستی. یعنی تۆ چۆن سەلاجەیەک لە چێشتخانەکەی خۆتا داناوە خۆراکت یا هەڵگرتووە ئەمانە وەکو سەلاجەی ڕووەکوان لە ناو خاکە لەگەڵ ئەو کۆمەڵە مادەی تریش کە ئیسا باسییانەکەین. یعنی خۆراکەکانە گرنە خۆیان تا ئەو کاتەی ڕۆکەکە پێویستیە بێت. ناهێڵێت بڕواتە ناو ئاوی ژێرزەویەوە، ناهێت بە هەڵمبوون بکات بچێتە هەوای جەویەوە، ناهێڵێت خاکەکەشم بۆ پیس بکات بەڕاستی. کۆمەڵێک مادەی تریش هەیە وەکو ترشی هیومیک ئەسید کە ئەمە خۆشبەختانە ئیسا زۆر لە وڵاتان پەرەی پێدەن لای خۆشمان هەندێک جار من خۆم چەند بەحس و تێژینەوەیەکم هەیە لەسەر بەکارهێنانی هیومیک ئەسید لەسەر پەتاتە لەسەر گەنمەشامی لەسەر زۆرێک لە ڕۆکەکانی تر و ئەنجامی زۆر باشیشی هەبووە بەڕێزان. یعنی لەگەڵ سەمادی کیمیایی نایترۆجینیا بەکارم هێنا و هیومیک ئەسیدەکە باشتر بووە. یعنی مە زۆر دڵخۆشکەرانەیە. بۆیە بەکارهێنانی ئەم ترشی هیومیک ئەسیدە ئەم هیومیک ئەسیدانە ئەم مادە هیومیکانە مادەیەکی زۆر باشە و زۆر کردداری صفاتی خاکم بۆ باشەکات و ئەو ڕووەکەی کە هیومیک ئەسیدەکەی لێ ئەدەیت بەهێزێکات چالاکێکات وای لێکات کە بەرگری بۆ پەیدا بێت لە ڕووی توشبوون بە زۆرێک لە نەخۆشیەکان. ئەمە وام لێ ئەکات کەمترین مادەی پڕکەر بەکاربێنم بەڕاستی چکە بەرگری بۆ ڕۆکەکە دروستەکات بەرامبەر زۆرێک لە نەخۆشیە باوەکانی کە ئێستا جوتیار مەوادی کیمیایی قڕکەری بۆ بەکارهێنرێت. مادەیەکی تر هەیە بایۆچاری ناوە. ئەم مادە بایۆچارەش دیسان ئەمیشە لە پاشماوەی سەوزی یاخود وشکی ڕووەکەکان دروستەکرێت و دروستکردنی ئاسانە زۆر گران نییە بەڕاستی. ئەم بایۆچارە خۆی خۆراک نییە بەڕاستی بەڵام ئەتوانین لەگەڵ خۆراکە تێکەڵیکەین ئەتوانین لەگەڵ توخمە خۆراکیەکانە تێکەڵیکەین ئەتوانین لەگەڵ گیراوە خۆراکیەکانە تێکەڵیکەین ئەتوانین لەگەڵ مایکرۆبە سوودبەخشەکانە تێکەڵاویکەین و سوودێکی زۆر باشە گەێنێت بە زەویەکانمان گەێنێت بە زەوێدا چێنراوەکانمان بەڕاستی. ئێستا لە جیهانە شتێکی تر زۆر بەکارهێنرێت مادەیەکی تر زۆر بەکارهێنێت کە پێ درێت نانۆ فێرتیلایزەر کە ئەمە بەرهەمی تەکنەلۆژیای نانۆییە. تەکنەلۆژیای نانۆیی ئەو مادانە ئەگرێتەوە کە قەبارەکەیان لە 100 نانۆمەتر کەمترن یعنی زۆر وردن تۆزن زۆر وردن هەر بە چاو نابین لێنە و نەوردە
ئەمانە کاریگەریان زۆر باشە لە بواری کشت و کاڵە زۆر بەکارێن هەرچەند لێرە و لەوێ هەندێک لە توێژینەوە کراوەکە کاریگەری لەسەر تەندروستی کەسی بەکارهێنەر هەبێت لە بەرەوەی زۆر وردە تۆزەکەی خێراچێت ناو جیهازی هەناسەدان و کاریگەری خراپی ئەبێت لەسەر جیهازێتەنە بەڵام کاریگەری لەسەر ڕووەکەکە گەشەی زۆر باشەکە گەشەی خێراکات کەمترین تەلەوسی شەکات بەڕێزان بۆ لە بەروی کەمترین بڕ بەکارەهێنرێت یعنی بڕێکی زۆر کەم لە سەمادە کیمیاییەکە کە لەسەر شێوەی نانۆ فرتیلایزەر دروستکراوە ئێستا بڕۆ لە بازاڕە نانۆ NPK-مان هەیە نانۆ زینکمان هەیە نانۆ فسفۆرمان هەیە نانۆ پۆتاسیۆممان هەیە لەواتە لە بازاڕەکانی کوردستان و سلێمانیا کەم هاتبێت و ئێستا بەتەواتی دەست نەکەوێت بەڵام لە وڵاتانی دراوسەی ئێران و تورکیا و ئەردەن و ئەم وڵاتە دراوسیانەمان زۆر بەرفراوانە جوتیار زۆر بەکارێهێنێت چکە زۆر سوودی هەیە بەڕاستی یعنی وا ئەکات گەشەی خێراتر و باشتر بێت وا ئەکات سیفەتی خاکەکەم باش بێت زۆر ئاو بگرێتە خۆی جوتیارە زانێ ینی بە بەردەوامی چواردەوری ڕێکی ڕۆکەکەم تەڕ بێت زۆر سوود بەخشە بۆ ڕۆکەکەم و هەروە توخمە خوراکیەکانیش زۆرە گرێتە خۆی خاکەکە وا ئەکات ڕۆکەکەم بەهێز بێت بەرگەی زۆرێک لەو ئافات و نەخۆشی و دەرد و وشکە ساڵیانە بگرێت کە ساڵانە و ڕۆژانە و مانگانە تووشی ڕۆکەکەمانە بێ بەڕاستی هەروەها ئەتوانین زۆر لەم سیستەمی نانۆیە لەم نانۆ تەکنۆلۆژیایە ئەتوانین سیستەمێکی وا دابڕێژین بە تەواوەتی سەیطرە بکەین بەسەر هەموو بوارەکانی ئاودان و تەسمیدکردن و فێرتیلایزەر زیادکردن بۆ زەویەکانمان واروەها ئێستا مادەی نانۆ قڕکەریشمان هەیە بەڕاستی یعنی مادە کیمیایە قڕکەرەکانیش لەسەر شێوەی نانۆ هەن کە ئەمانە بڕێکی زۆر کەم بەکارهێنێت لە چاو ئەو بڕە زۆرەی کە بەدەبە جوتیار بەکارهێنێت بە چەند ملیلیترێکی کەم مقابلی ئەو چەند دەبەیە کە ئەو بەکارهێنێت و کاریگەری خێراتر و باشتریشە بەڕاستی بەڵێ لەبەر نانۆ پارتیکەڵ و نانۆ کارێرەکانی لەگەڵا بەکارهێنرێت ئەمە زۆر کاریگەری هەیە لەسەر کەمکردنەوەی ئەو تەلەوس و ئەو پیسبوونی کە مادە کیمیایی و پەینە کیمیاییەکانی کا بەڕاستی و پەینی کیمیایی ئەندامیش دەتوانێت جوتیار بەکاری بێنێت پەینی کیمیایی ئەندامی یاخود ئۆرگانیک فێرتیلایزەر وەکو پێشتر ئاماژەیەکمان پێدا کە بریتێ لە پاشماوەی ڕۆک پاشماوەی ئاژەڵ بە چەند قۆناغێکی شیبوونەوە و تەحەلوولە ئاڕوات بە کردداری زیندەوەرەوردەکان و بوونی دەرەجەی حرارە و ڕوتوبەت زۆربەی توخمە خۆراکیەکان لە ئۆرگانیک فێرتیلایزەرەکانە هەن بەڵام بە پێی جۆری سەرچاوەکە یەگۆڕێت وەکو پێشتری شوتمان ئەو بەرهەمەی کە بە ئۆرگانیک فێرتیلایزەر بەکارهێنرێت زۆر تەندروست و باشترە لەو بەرهەمەی کە بە کیمیکال فێرتیلایزەرەکان بەرهەمهێنرێت بەڵام لە ڕووی کمیەتەوە کەمترە بەڕاستی یعنی ئەگەر بیتێک یاخود حەقلێکی یەکدۆنمی بە کیمیکال فێرتیلایزەر بەرهەم بهێنرێت چەند تەنێک بەرهەممان هەبێت لەواتە بە ئۆرگانیک فێرتیلایزەر بەرهەم بهێنرێت بەرهەمەکەی دابەزێت بۆ تەنێک یاخود کەمتر لە تەنیش بەڵام لە ڕووی تەندروستیەوە زۆر باشترە لەو بەرهەمەی کە بە پەینی کیمیایی بەرهەمە هێنرێت باە فێرتیلایزەریشمان هەیە کە ئەمیش دیسان هەر کۆمەڵێک زیندەوەر و بەکتریای تایبەتن باە فێرتیلایزەر بەڕێزان خۆی خۆراکی ڕۆک نییە وەکو چۆن وتمان کیمیکال فێرتیلایزەر و ئۆرگانیک فێرتیلایزەر خۆیان خۆراکی ڕۆکن خۆیان توخمە خۆراکیەکانیان تایە باە فێرتیلایزەر خۆی خۆراک نین زیندەوەرن بەکتریان بایۆن هەرناوی خۆی بەخۆیوێت یعنی کۆمەڵێک بەکتریای تایبەتن کام بەکتریایانە هەڵەسن بە ئامادەکردن و حازرکردنی ئەو توخمە خۆراکیانەی کە لە ناو زەویەکە هەن و ئامادەیەکەن بەم درێژایی تەمەنی ڕووەکەکە و درێژایی ژیانی ئەو بەکتریایە ئەم باە فێرتیلایزەرانە ئەتوانن خۆراک بۆ ڕۆکەکانمان ئامادە بکەن و کەمترین تەلەوسەکە نەتوانین بڵێن بە تەواوەتی دۆستی ژینگەن هیچ تەلەوسێکیان نییە لەسەر پیسبوونی ژینگە و تەندروستی مرۆڤەکان بەڕاستی لەگەڵ هەموو ئەمانەشدا بەڕێزان کردارێکی تر هەیە کە پێویستە براجوتیارەکان بیکەن ئەو کەسانی کە لە بواری بەرهەمهێنانی خۆراکان بۆ دانیشتوان پێویستە پێش هەموو بەکارهێنانی پەینەکانیان شیکردنەوە بۆ خاکەکانیان بکەن شیکردنەوە بۆ ئەو خۆڵە بکەن کە زراعەتەکەی تیاکەن بۆ بزانن چەند لە توخمی خۆراکی تایە چەند بڕ لەو توخمە خۆراکی تایە و ئەو ڕۆکەشی کە ئیچێنێت چەندێکی پێویستە بۆی مقابلیەوە ئەو کەمیەتە بەکاربێنێت کە ڕۆکەکە پێویستێتی یعنی زیاد لە پێویست بەکارهێنان وەکو پێشتر هەندێک ئاماژەمان بە هەندێک لە بواریدا زیاد لە پێویست بەکارهێنانی پەینی کیمیایی تەلەوسە و کاریگەریشی هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان بەڵام کاتێک کە من شیکردنەوە بۆ زەویەکەمەکەم یعنی تەحلیلی
کیمیایی بۆ زەویەکەمەکەم ئەزانم چندێک نایترۆجین لە زەویەکەما هەیە بەڕێزان کاتێک من ڕۆکێک لەو زەویە ئەچێنم ئەگەر ئەو کەمیەتە نایترۆجینەی کە لە ناو زەویەکە بە شێوەیەکی سروشتی خۆی وجودی هەبێت بەشی گەشە و بەرهەمی ڕۆکەکەم بکات پێویست ناکە سەمادی نایترۆجینی بۆ ئیزافە بکە یعنی بۆ ئەو زەرەرە لە گیرفانی خۆمەدەم پارێکی زۆرە دەم بە سەماد بۆ ئەو زەرەرە گەورەش لە ژینگە و تەندروستی مرۆڤەکانیش بدەم بەڕاستی بۆیە شیکردنەوەی خاکەکان کردارێکی زۆر گرنگە پێش هەموو بەکارهێنانێک و پێویستە براجوتیارەکان ئەم کردارە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی زانستی ئەنجامی بدەن بۆیە لە کۆتایە دەڵێن بڵێ بەکارهێنانی پێینی کیمیایی بڵێ بەکارهێنانی پێینی کیمیایی ڕاستە بەرهەممان بۆ زیاد دەکات ئینتاجی حەقلەکانمان زیاد دەکات بەڵام لەگەڵ ئەوەشدا کاریگەریەکی خراپی هەیە لەسەر تەندروستی مرۆڤەکان لەسەر ئەو پێکهاتە کیمیاییانەی کە چێت ناو جسمی ڕۆکەکان و ژینگە و تەندروستی مرۆڤەکانمان بۆ پیسەکە بۆیە کاتێک ئێمە وەکو جوتیار وەکو کەسی بەکارهێنەری زەویەکان کاتێک ئەم پەینانە بەکارهێنین دڵنیا بین لەوەی کە زەویەکانمان شیکردنەوەمان بۆ کردووە دڵنیا بین لەوەی کە ئەو بڕە پەینە کیمیاییمان بەکارهێناوە کە تەنها پێویستی ڕۆکەکەمان دابینەکە من هەرەو نەکاتانەگرم ئەوی ترێنمە بۆ بەڕێستان بۆ گفتوگۆ لە بوارەکە ئەمەش کۆمەڵێک لەو سەرچاوانەیە کە پشتڕاستی ئەو زانیاریانە ئەکەنەوە هەرکە سویستی لە خزمەتی ئایدەینێ وازان مامۆستاش دوایی بۆتە نێرم دەخەیتە نامیلکەکەتەوە ئەوی تریشی بۆ جەنابتان جیاڵە میشەڵا گفتوگۆیەکی تێر و تەسەلەر